لە سووریا ڕاپەڕین دژی بارەگاکانی سوپای تورکیا دەستی پێکرد. ئەردۆغان دەیەوێت بۆ دژایەتی کورد خاک و ئۆپۆزیسیۆنی سووریا بە ئەسەد بفرۆشێت. لا دوێنێەوە لە شارەکانی حەزاز، باب، چۆپانبیە، تەرابلوس و عەفرین لە سووریا و ڕۆژئاوای کوردستان کە تورکیا کۆنتڕۆڵی کردوون و لەژێر دەستی ئۆپۆزیسیۆندان خۆپیشاندان و گرتبوونەوە لە دژی تورکیا بەڕێوەچوون. لە خۆپیشاندانەکان ئاڵای تورکیا هێنرایە خوارەوە و سووتێنرا. پەلاماری ژمارەیەک لە دام و دەستگاکانی تورکیا درا و خۆپیشاندەران حکوومەتی تورکیایان بەوە تاوانبار کرد کە ئامادەیە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی سووریا چاڵ بۆ ئەوان هەڵبکەنێت. خۆپیشاندانەکە دوای ئەوە دێت کە دەنگۆی ئەوە بڵاو کرایەوە کە ئەردۆغان لە بەغدا لەگەڵ ئەسەد کۆ دەبێتەوە و ئامادەیی خۆی بۆ ڕادەستکردنی ئەو ناوچانە کە بە هاوکاری ئۆپۆزیسیۆنی سووریا کۆنتڕۆڵی کردوون دەربڕیوە کە ڕادەستی ڕژێمی ئەسەدی بکات. ئەوەش لە بەرامبەر کۆتایی هێنان بە قەوارەی کوردی لە ڕۆژاوای کوردستان. ئەگەرچی سەرانی ئۆپۆزیسیۆنی سووری داوایان کردووە خەڵکی ناوچەکانیان ئارام بگرن، بەڵام بەبێ گوێدانا ئەو داواکاریە درێژەیان بە خۆپیشاندان داوە. جێی باسا سوپای تورکیا لە هەرێمی کوردستانیش لە چەند ڕۆژی ڕابردوو بە شێوەیەکی بەرفراوان خەریکی داگیرکردنی ناوچەی نوێ. بە پێی لێدوانی سعدی پیرە وتەبێژی یەکێتی، سوپای تورکیا زیاتر لە 300 پاژماوەی داعشیان لەگەڵ خۆیان بردۆتە ناوچەکانی بەرواری باڵا بۆ شەڕی گەریلا. سەرەڕای ئەو لەشکرکێشیە هێشتا حکوومەتی هەرێم هیچ هەڵوێستێکی نییە.